باز لە کەسایەتێکی بەهێزەکەین با بزانین ئێمە چۆن و بە شێوازێک کار لەسەرەوەکەین کە کەسایەتی خۆمان بەهێز بکەین بۆ ئەم بابەتە پێویستمان بە چییە تایبەتمەندیەکانی گرنگیدان بە کەسایەتی خۆت خۆی لە چیا ئەبینێتەوە ئەو خاڵە نەرێنی و خاڵە لاوازانەی کە لە کەسایەتی ئێمە هەیە و لە ناخی ئێمە هەیە ئەگەر بێت و ئەم خاڵانە کاری لەسەرکەین بیگۆڕین بە خاڵی بەهێز و خاڵە نەرێنەکان بگۆڕین بە خاڵی ئەرێنی ئەمە تا چەند هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ کەسایەتی خۆت بەهێزکەی ئەو کەسانەی کە سەرکەوتون ئەو کەسانە بکەیت بە پاڵەوانێک لە ژیانتا ئەمانە تا چەند هاوکارە بن بۆ ئەوەی کە تۆ کەسایەتی خۆتی پێبەهێزکەی کاوتەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکشتیوان جەمال کا بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆین بە خۆشحاڵەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکشتیوان سڵاو لە بێبانی باشبەخێر سەرچاوان کاکشتیوان دەستپێکی گفتوگۆکانمان با سەرەتا پێناسەیەک بۆ کەسایەتی بکەین با بزانین مەبەست بە تایبەت لە کەسایەتی بەهێز چییە؟ بەنای خۆی بەخشندە میێرەبانتان سوقرات قسەیەکی جوانی هەیە لەسەر کەسایەتی هەڵێ ئەگەر ویستت کەسایەتی بەرامبەرەکەت بناسی تا چەند کەسێکی بەهێزە و کەسایەتیش باشی هەیە سەیری قسەی خەڵک مەکە بەرامبەر ئەو یعنی وەصفی خەڵک بۆ ئەو کەسە بەڵکو سەیری قسەی ئەو بکە بەرامبەر بە خەڵک واتە ئەگەر شیکەینەوە قسەکەی سوقرات کەسایەتی ئینسان لەوایە بۆ چوونەکانی بۆ بەرامبەرەکانی چەند من ئەتوانم حکم بم بۆ بەرامبەرەکانم چەند کەسێکن ئایا قسەی غەڵەت ئەەکەم بەرامبەریان یاخۆت قسەی باش ئەەکەم بەرامبەریان نەک وەصفی خەڵکەکە بۆ خودی کەسەکە خۆی ئەم پێناسەیەکی سوقراتە یعنی ئەتوانین باسی بکەین کە بۆ کەسایەتی مرۆڤی کردووە کەواتە مرۆڤ لە خودی خۆیەوە لە قسەکانی خۆیەوە دەرئەکەوێت ئایا کەسایەتیەکی بەهێزە یاخود کەسایەتیەکی لاوازە واتە بە ئێمە ئەو بڕیارە بین کە کەسەکە ببینی لە قسەکانی بەڵێ ینی کەسێتی بەهێز کەسێتی بەهێز کەسەکان بڕیار ئەدەن ئەم کەسایەتیە بەهێزە یاخود لاوازە نەک قسەی خەڵک قسەکانی کە وەصفی من ئەکات چکە لە هەندێک مواقیفە جاری وایە مرۆڤ کۆمەڵە شت ئەکات وەکو ماسک وایە یعنی بۆ بەرامبەرەکانێتی بەڵام لە دەرەوەی ئەوە لەوانەیە کەسایەتەکەی وانە بێت کەواتە هەڵسو و کەوت و قسەکردنی مرۆڤەکە بۆ بەرامبەرەکان دەری ئەخات کام کەسە چۆنە زۆر باش کاکشتیان پێوەەر هەیە بۆی کە کەسێک ینی بێگومان کاڵین کەسی سەرکەوتومانە وایە کەسێکیشمان هەیە با ناوینێنین لاواز بەڵام کەسێتێکی لە ئاست پێویستانیە لاوای ناوبنی ئەو پێوەرانە چینیان ئەو خاڵانە چین کە دەبێت هەنگایی بۆ بنێ بۆی بەرە و سەرکەوتویی کەسێتی خۆی هەنگام خۆی کۆمەڵە بیردۆزی زۆر هەیە لەسەر کەسایەتی باش ینی کۆمەڵە زانا و فەیلسوف هەن دەروون ناس هەن کە کۆمەڵە بیردۆزیانداناوە لەسەر جۆرەکانی کەسایەتی یەکێک لەوانە کارڵ میۆخ بووە کابراایەکی ئەڵەمانی بووە کە لەسەر کەسایەتەکان دیاری کردووە بە جۆری ئەوەی کە ئەم کەسە کۆمەڵایەتیە یاخود کەسێکە دوور لە کۆمەڵایەتیە پارێزگار و کراوەی پێڵێن بەڵام ئێستا دیارترینیان کە ئیشی لە نەزەڕەی سیمات هەبووە کە کەسایەتەکانی دیاری کردووە لە ڕێگەی دەموچاوەوە یاخود لە ڕێگەی جۆری خوێنەوە کەسایەتەکان بەڵام پێوەرەکان بۆ جۆری کەسایەتەکان ئەگە بتوێت باسی بکەی بیردۆزێکێ پێڵێن بیردۆزی نەزەڕەی تەمتین تەمتین یعنی بەقوتکردن حەسیر چۆنە هەل تێک هەڵەکێشرێت تەمتین ئەوە ئەگرێتەوە باس لەوە ئەکات ینی تازەترین بیردۆزەکە باز لە کەسایەتی ئەکات ئەڵێ مرۆڤ پێویستە کە خودی خۆی ناسی واز لە خاڵە لاوازەکانی خۆی بێنێت خۆی پێوە خەریک نەکات بەڵکو خاڵە بەهێزەکانی بەهێزتر بکات ئەتیانی کە خودی خۆت ناسی تۆ لە کۆمەڵە شتابۆ نمونە تۆ کەسێکی شەرمنیت یعنی خودی خۆت سروشتی خۆت وایە تۆ شەرمنیت و خۆشی پێ چا ناکرێت ئەگەر لەگەڵ خودی خۆتا زۆر خۆت خەریکەی کاتە لێ ئەبات تەمەنت ئەڕوات هیچ کارێکی شت بۆ نەکراوە بۆیە واز لەوە بێنە بزانە لە چ شتێکی ترا تۆ بەهێزیت بەهێزتری بکە ینی ئەمە تازەترین بیردۆزە لە جۆری کەسایەتی کە باز لەوە ئەکات واز لە خاڵە لاوازەکانت بێنە خۆتی پێوە مەشغوڵ مەکە بەڵکو وەرە ئەو خاڵانی لە خۆتە ئەیبینیت بەهێزیت بەهێزتری بکە یعنی تۆ لە بواری ئیشە لە بواری کارە بزنزە کەسێکی بەهێزیت بەڵام لە بواری کۆمەڵایەتیە کەسێکی لاوازیت ناڵین پشتگوێی بخە بەڵام کە خۆتی پێوە خەریک بکەیت لەوانەی وات لێ بکات کاتێکی زۆرە لێ بەرێت
و نەشتوانی ئەوەی کە خۆت ئەتەوێت خەڵک لە داوا کابیکە ئەگەر خاڵە لاوازەکانن زۆرتر بوو لە خاڵە بەهێزەکانەوە کاتا چی بکەیت کەەوە کارەسات پێویستە مرۆڤ ینی هەوڵ بات وەکو باسم کرد ئەگەر بە پێم نەزەرەی ئیش بکەین تۆ خاڵە لاوازەکان کە لە خۆتا ئەیبینی مادام خۆت ئەزانیم خاڵانە لاوازن خودی خۆتە ناسی وە ینی عیب نییە زۆر ئاساییە کە هەوڵ بیت کاتێکی زۆری پێوە نەکوژیت ینی هەر لەسەر شەرم بڕۆین ینی بۆ منە کە تۆ کەسێکی شەرمنیت جاری وایە تۆ چیتە ناو کۆمەلگایەکە و سێرەکەی هەمویان کراوان و قساکەن و ئەمانە و ینی بە زۆر تۆ خۆت ئەتەوێت بکەی بەوان زەختێک لە خودی خۆت ئەەکەی ئەبێ بە ماسک کاتێک گەزانیانی لەوانەیە لەوێ تووشی کارەسات بی قسەیەک بکەیت ینی ئەوان نەپێی پێ بکەن بەحساب قسەیەکەکەیتەوە ئەوان بخەیتە پێکەنین ینی کەسایەتی خۆت ئەگۆڕی لەبەر خاتری بەرامبەرەکانە بۆی ببی بەوان ئەمە شتێکی هەڵەیە لەبەرۆ باشترین شدوێت خاڵە بەهێزەکانی خۆت بزانیت کە زیانیت ئیش لەسەر بەهێزەکان زۆر باشە بابەتێکی تری شێ خوێنمەوەڵێ لە ئەو ترسانی کە هەتە بۆ ڕوبەڕووی ترسەکانە بەرەوە لە کێشە ئەو گیر و گرفتانی کە لە ژیان تا هەیە لە کێشە گیر و گرفتەکان ڕامەکە ڕوبەڕوویان بەرەوە ئەمانە تا چەند ئەبێتەوە کارێک بوو ئەوەی کە تۆ بەرەبەرەکە کار لەسەر ئەوە بکەیت کە کەسایەتی خۆتی پێ بەهێز بکەیت خۆی دکتۆر سەلاح ڕاشد هەیە پرۆفیسۆرێکی کوێتیە باسی ئەو خاڵە لاوازانە ئەکات لە مرۆڤیانی تۆ ئەتوانیت ڕۆژانە ئەو شتانەی کە لە خۆتا ئەیبینی لاوازەتیاتە بۆ ئەوەی کە چاچی بکەی بۆ نمونە یەکێک لەو خاڵانە مۆزوعی ترس ئەمە ینی شتێکە لە مرۆڤ لەوانێت تۆ کەسێک بیت ترسێکت تیا هەبێت بیر لەوە بکەرەوە بزانە ئەم ترسەی تۆ لە چیایە دەروون ناسەکان پێناسەی ترسیان کردووە ئەڵە ترس تەنها ساتێکە ینی لە چرکە کەم تریشە تەنها ساتێکە ئەگەر مرۆڤ بەسەر ئەو ترسەیە زاڵ بێت ئیتر ترسەکەی نامێنێ لەو شتە ینی جاری وا هەیە تۆ ترسێکت هەیە لە تاریکی کەسایەتی تۆ وایە دایمە ترسێکت هەیە لە تاریکی ئەترسیت ئەگەر ئەو لەحظەی لە شوێنێکای تاریکە یعنی کارەبا ئەبڕێت ئەو لەحظەی هەر ئەو ساتە خۆت بگریت هاوار نەکەی ینی ترسەکە لە دڵی خۆتا بەسەری ئازاڵ ببی لەوانێ ساتێکی پێ نەچی ئەکسەر ڕووناکیەک دروست ببێت تۆ ڕزگارت ببێ لەو بەس ئەوەنە بەسەری ئازاڵ ببیت ترسەکەت نامێ ئەمە ئاسایی ینی مرۆڤ ئەتوانێت بەسەر خۆی ئازاڵ ببێت و چاکیش ئەبێت بە بەردەوام بە تەمرین ینی باسی شەرمەکەشمان کرد وتمان شەرمکردن ینی تۆ ئەگەر بەردەوام ئەم شتە خویەکی بەردەوامی نەبێتیاتە بەرەو لاوازی نەیبێتیت ئەتوانی بەسەری ئازاڵ بی بەڵام وەکو باسم کرد ئەگەر تۆ هەر ئەمەد لە خودی لە بنەڕەتیەوە تیاتا بوو بێ بتێ بەسەر خۆتا زاڵ ببیت لە کۆمەڵگایەکە وەکو ئەوان ببیت لە کەسایەتی خۆت زەختێک لە خۆت بکەیت خوا نەخواستە لەوانەیە لێرەیە خەلەلێک لە کەسایەتەکەی خۆشتا ئەبێ بە ماسکێکیش و ئەو شتەش ڕوو نادات باش کاکشتیان بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەرەوەی ینی کەسێتی لە باوان و ئەوازرێتەوە بۆ مناڵەکە وەکو کەسایەتی لە کوردواری خۆمانەڵە دایە ببینەوە دوێتە وەکو کەسایەتی حەزەکان لە باوکی ویراسە بەڵێ لە تقریبا ئەم مایرس برێکس کە باسمان کرد ینی ئەلمێکە لەسەر ناسینی کەسایەتی ئەڵێ لە دوای 18 ساڵیەوە دەرئەکەوێت ویراسە دەور ئەبینێت لە پێش 18 ساڵیە ینی کاریگەری زۆر نابێ بەڵام لە 18 ساڵی بە دواوە مرۆڤ چۆنەڵی ویراسە کاریگەری ئەبێت بۆ سەر ئەوەی کە کەسایەتەکەی یا ئەچێتەوە سەر باوکی یا ئەچێتەوە سەر دایکێکی یا ئەچێتەوە سەر خاڵێکی مامێکی بەڵام کۆمەڵە شت هەیە لەسەر کەسایەتی کە باسی بکەین پێویستە ئاگامان لێ بێت یەکێک لەو شتانەی کە کاریگەر ئەکاتە سەر کەسایەتی مرۆڤ کەسە سەرکەوتەکان کە سێریان بکەیت بیرکردنەوەی چییە بیرکردنەوەی ئەرێنیانە ینی بەردەوام ئەم کەسە خودی خۆتی خۆش بێت ئەگەر بتەوێت کەسایەتێکی باش بیت کەسایەتێکی سەرکەوتوو بیت کەسێک بیت گەشتبین بی بەردەوام ئەبێ خودی خۆتی خۆش بێت ینی لەوانێ لە کۆمەلگای خۆمانە ئەم شتە زۆر ببیستین خەڵک هەیە لەعنەت لە خۆی ئەکات کە شتێکی جائیز نییە لە شەرعیشە یا قسە بە خۆی ئەڵێت ڕقی لە خودی خۆیەتی کە لە ئاوێنەیەکە سەیری خۆی ئەکات لە هاوڕێکەی بەرامبەری ناچێت لە خوشکەکەی ناچێت لە برایەکی ناچێت یا دایکێک باوکێک لۆمەی ئەکات ئەمە هەمی کاریگەریە بۆ سەر کەسایەتی دەڵێت
کۆمەڵگا کاریگەریکی زۆر یارە ویراسە خەولەوە ینی کە لۆمەی دایک و باوک بۆ مناڵەکە کە لە براکەی ناچێت یا لە خوشکەکەی یا لە ئامۆزەکەی ناچێت یعنی دایمە ڕقی لە خۆی ئەبێتەوە باشە من بۆوە من بۆ هەڵخەڵک قسەم پێ ئەڵێت بۆ نابم بەم کەسەوای لێ ئەکات زۆر لاواز بێ بۆیە یەکەم خاڵی سەرکەوتنی مرۆڤ لەوایە کە بیرکردنەوەی ئەرێنی بەرامبەر بە خۆی هەبێت و خودی خۆی خۆش بێت ینی من لە ڕاهێنانەکانمە زۆربەی وەخت بە گەنجەکان کە باسی یەکەین پیان ئەڵێم بەیانیان کە لە خەوە ئەڵ ئەسن سەیری ئاوێنەکە بکەن دوایەوەی حەمد و سەنا سوپاسی خواکەی کە هەستاویتە تۆمانە ئاوا سەیریکی خۆ بکە و بە خۆت بڵێ من تۆم زۆر خۆشەوە ئەمڕۆ زۆر جوانیت یعنی لەوانەیە هەندێک کەس ئێمە برکردنەوەکانمان وایە هەندێک کەس دایکەکە لەوێ لەوانەیە گوێی لێ بێ بڵێ وی دایە مناڵەکەم تێک چووە و قسە لەگەڵ خودی خۆی ئەکا بەڵام دەروون ناسەکان ئەڵێن باشترین شت بۆ کەسایەتی مرۆڤ ئەوەیە کە قسە لەگەڵ خودی خۆی بکات گفتوگۆ لەگەڵ خودی خۆی بکات ئەو خاڵە یعنی ئەو خاڵە لاوااسترین خاڵە بیرکردنەوەی ئەرێنی و خۆشویستنی خودی خۆت بەرەوچی ئەو با بەرەو بەهێزکردنی کەسایەتی خۆت و بتانی بەسەر ئەو بیرۆکەیە زۆر باشە کاکشتیان ڕەنگە هەرێک لە ئێمە لە ژیانمانە کەسێکمان کردبێ بە پاڵەوان لە ژیانی خۆمانە بۆ زۆر بابەت بگەڕینەوە بۆ ئەزمموی ئەو کەسانە چەندە گرنگە ئەو کەسی کە تویەکی بە پاڵەوانی ژیانی خۆت کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیانە ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە تۆ دواتر بوونە کاریگەری ئەرێنی لەسەر کەسایەتی تۆ دروست بکاتم بابەتە خۆی هەموو کەسێک لە ژیانیت بەردەوامیان ئەگەر بێت سەرکەوتو بێ سەیری کەسانی سەرکەوتوتر لە خۆی ئەکات ینی هەندێک گەنج هەیە خەیاڵات ئەبینێت لەوانەیەکێک لە هوەرمەندەکان یەکێ لە یاریزانەکان بکات بە قودوە بۆ خۆی ئەمە شتێکی باشیشە و خراپیشە باشەکەی لە چیە باشەکەی لەوە هاندەرێکە بۆ ئەو ینی بەردەوام کە سەیری ئەکات شتی باش ئەکات ئەمیش ئێوێ وەکو ئەو بێهانی ئەدات بەڵام خراپەکەی لە چیە خراپەکەی لەوە خوانە خواسە ینی ئەوەندە معجیبی ئەم بەو کەسایەتی خۆی ون ئەبێتیایە ینی سەرەکەی قسەکردنی تەسەڕوفاتی هەڵس و کەوتی هەموو شتێکی ئەبێ بەوز ئینسانە بۆیە خودی خۆی وەکو کەسی خۆی ون ئەبێت ئەمە لایەنە خراپەکەیەتی و لەوانەیە لایەنە دەرونیەکەی لە حاڵەتێکە غەڵەتێک لەو کەسە ببینێکە وەکو قودوە سەیری ئەکات تووشی نەکسەی بکات تووشی چۆنەڵی بێتاقەتی بکات بێزاری بکات چۆن ئەو هەڵوێستە ناشرینە لە فلان کەس ینی شیایەوە نەبووە ئەوەی بکردایە وردە بێتاقەتە بێت لەوانێ بەرەو ڕووخان بیبات بۆیە مرۆڤ هەوڵبات مەهماکان بەرامبەرەکانی سەیری کردن معجب بوو بە کەسایەتیەکان شتەکانیان لێوەربگرێ بەڵام نەبێ بەوان ینی تەقلیدێکی لە سەتاسەد خۆی بکات بە قاڵبێک لەو کەسە باشە خۆی کەسێتی کاریزماش ینی ئەمە زۆر جار بۆیە پرسیاری بۆ ماوەیەکیم کرد هەندێک جار لە بۆ ماوەشەوە دەمێنێتەوە بۆ کەسێک سیرەکەی تۆنی دەنگی هەڵس و کەوتی شخصیاتی لە نێو گرروپێکدا کەسێتێکی کاریزمای پێبەخشی ئەمەیان چۆنە کاکشتی ئەما کرا بڵێن هەر بۆ ماوەیە یان هەموو کەسێک دەتوانێت بە کەسێکی کاریزما بە مەرجی ئەم هەنگاوانی کە تۆ باسی کەسایەتی کاریزما خۆی کاریزماکە خۆی وشەیەکە ینی ئەم کەسە تاکە لە ناو کۆمەڵگایە ینی توانین بڵین شازە ئەم کەسە لە هەموو جۆرە صیفاتێکە ئەگەر مرۆڤ خۆی هەندێک جار ویراسە بە ویراسە کاریگەری ینی سیرەکەی ئەم ئایلێ سەیریان کە هەمویان وان هەر لە بیدایەتەوە سەیریان کە مێژویان بخوێنەرەوە بە سەرکردەیی هاتوون ینی سەرکردە بووە دکتۆر تاڕق سویدان ئەڵێ هەندێک کەس هەیە هەر لە مناڵیەوە سەیری بکە سەرکردەیە لە مناڵیەوە یعنی کە هاتووە سەرکردەیە ینی کاتێک کە گروپین یاریەکەن لە کۆڵان سەیرەکەی ئەبێ بە گەوریان وەرن با کۆبینەوە مناڵی گەڕک کۆ ئەکاتەوە هاوڕێکانی کۆ ئەکاتەوە وەرن با سەیرانیە بکەین بەیەکەوە ینی هەر لە مناڵیەوە سەیرەکەی ئەم مرۆڤ کە گەورەش ئەبێت هەمان سیفەتی تیا ینی سەیرەکەی کەسێکی سەرکەوت و سەرکردە دەرئەچێت بۆ هەر لە سەرەتاوە بەو شێوەیە هاتووە بەڵام هەندێک کەس هەیە وا نەبووە بەڵام ئەبێت کەواتە مرۆڤەکە ئەتوانن خۆیان بکەن بەو کەسانە بە مەرجێک خودی خۆی بیەوێت بگاتە ئەو شتێک کە ئەیەوێت باشە ئەو کەسانی کە بۆنە کەسایەتێکی کاریزمان هەیە بەڕای تۆ
بۆ نمونە بەسە ئەو کەسە خۆی بەخۆی بڵام من کەسایەتێکی کاریزمامەیە، من کەسایەتێکی سەرکەوتوم، ڕەنگە زۆر کات لە زۆر بابەتە بەس بە تەنها خۆی بەڕاز بزانێ نەگەڕێتەوە بۆ کەسیتر لەبەر ئەوەی خۆی وابیری کردوتەوە کە بەڵێ ئەمە کەسایەتە کاریزماکە، بەڵێ ئەمە کەسایەتە سەرکەوتوکە، بەڵام ڕەنگە چواردە وروای نەبینن بە تەنها ئەم بیرۆکەیە و ئەم بابەتە لە لای خۆی دروست بوو بێ لە شوێنێکا بوەستێ. خۆی یەکێک لە صیفاتە جوانەکانی کەسایەتی کاریزما ئەوەیە کە دوورە لە خۆبایی. ئەگەر یەکێک لە خۆی بایی بوو ناتوانانی پێی بڵی کاریزمایە. کەواتە ئەو صیفەتەی بەڕێزە باس کردلانە خان ئەوەیە کە مرۆڤ لە خۆی بایی ئەبێت، ینی معجیبە بە ڕێی خۆی، دایمە ڕێی خۆی فەرزەکات، خۆی بە کەسایەتی ئەمە لە خۆبایی بوونە. بەڵام کەسایەتی کاریزما بەعکسەوە، ینی تەواضوعی تیا ئەبینیت و جۆ بۆ بەرامبەرەکانی ئەگرێت. یەکێک لە صیفاتە جوانەکان بەو شێوەیە بووە، ینی ئەگەر سەیری کەسایەتێ کاریزماکان ینی بۆ نمونە یەکێک لە سەرکردەکانی جیان بێنینەوە غاندی، دەم بڵین کەسایەتێکی کاریزما بووە، ینی ئەمە بوونی ینی زۆر کەم بوو بە دەگمەن، ینی لە ناو میلەتەکەی جلێکی لەبەر کردووە، ینی سەرکردە بوو خۆتوانیوەتی جوانترین جل و جوانترین قەسر کۆشکی هەبێت، بەڵام جوانتی جلێکی لەبەر کردووە کە جلی میلەتەکەی بووە، نانێکی خواردووە کە نانی بەیانی فەقیر حاڵەکانی وڵاتەکەی بووە بۆ ئەوی کە هەستێ ئەمە کەسایەتی کاریزمایە. کاتە ئەوی کە باسیەکەی پێچوانە و کاریزما نییە. باشە هاوکاریکردنی کەسانی چواردەوەر، هاوڕێکانت، هاوکارت، خێزانەکەت، ئەمانە تا چەندێک بۆ نمونە لە کەسایەتی سەرکەوتوەکانە ئەم خاڵانە بوونی هەیە کە بەردەوام حەز بکات هاوکاری کەسانی چواردەوری بکات. خۆی بەردەوام ینی هەندێک کەسەیە لە کۆمەڵی صیفاتە سەرکەوتووە، لە هەندێک صیفاتە لاوازە، ینی ئەگەڕێنەوە بۆ خاڵی یەکەم کە باسم کرد، نەزەری تەمکین، ینی تۆ لە کۆمەڵێک خاڵە کە ئەزانی تایە سەرکەوتویت خۆت هەوڵ بە بەهێزتر بیتایە، بەردەوام لەسەر خاڵەکانی خۆت وردەوردە بەرەو پێشەوە ئەڕۆیت و سەرکەوتو ئەبیتایە. ینی گوێنەدان بە قسەی خەڵک ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر سەرکەوتنی تۆ یا سەرنەکەوتنی تۆ. زۆر کەسێ کۆمەڵی ئیش ئەکات، ینی بە بۆچوون و قەناعەتی خۆی شتێکی باش ئەکات، بەڵام قسەی کۆمەڵگا قسەی بەرامبەرەکان وای لێ ئەکات پاشگەز بێتەوە. نەزەرەی تەمتین ئالێرە تەداخولەکات یەت نیەتە ناوە، ئەڵێ تۆ مادام خۆت کەسێکی بەهێزیت لەو کاری خۆتا کە کردوتە و قەناعەتی تەواوەتیت بەم کاری خۆت هەیە، قسەی خەڵکی و بەرامبەرەکان کە خۆیان لاوازن نەبێتە هۆکاری ئەوەی کە تۆ واز لەو خاڵانی خۆت بێنیت بە لاوازی بزانی لەبەر بەرامبەرەکانت. کارکردن لەسەر ئیشەکەی خۆت. کاکشتوان ڕێگەکانی و کارکردن لەسەر ئەوەی کە تۆ باسیەکەی ئەوەندە کارێکی ئەستەمە مرۆڤ لێ بترسێ، یعنی تۆ زۆر جار لە سەرەتاوە قسەیەکی جوان کردوت هەندێکیان ئەو ترسا ئەبێ زاڵ بێ بەسەری، ئەو ترسی کە هەیە لە ناخدا یان ساتێکە کە تۆڵی لە چرکەیە کاتەوە ئەبێ زاڵ بی. بەڵام هەندێک جار ڕێگەکانی بەدەستێنانی ئەو سەرکەوتنیان ئەو هەنگاوانە کارێکەوەنە قورسە، یعنی مرۆڤ نابێت جیاوازەکان لێک باتەوە. نازانم ئەگەر هەڵەنە بم ئەدیسۆنە کێ ئەڵێ 100 ڕێگای تاقی کردوتەوە بۆی بابەتی کار 999 کردی بە 1000 کردی بە 1000 دوایەتی لە ئاخیرە تێگەیشی 999 ڕێگای جیاوازەیە بە دڵنیاییەوە. یەکێک لەو شتانەی کە مرۆڤ بەرەو سەرکەوتن ئەبات، کەسایەتەکان بەرەو سەرکەوتن ئەبات فەشەلە. یعنی هەتا تۆ کوردەواری خۆمانەڵێ تا تاڵی نەچێژی تامی شیرینی نازانیت، ینی مرۆڤ هەمووی پەندی جوانە، ینی ئەگەر تۆ بیێنی هەتا لە شتێک کاکارێکە ینی سەر نەکەوتن نەچێژیت تامی سەرکەوتنەکەت ناچێژی، ینی حەزی پێنە. ینی جا سەیری هین بکەن محەممەد عەلی کلای قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەڵێ مرۆڤ کاتێکە لە گۆڕەپانی بۆکسێنە ئەکەوێ بە عەرزە کە ئەکەوێ بە عەرزا بۆکسێکی لێدرێ ئەکەوێ، ئەڵێ ئەمە معنای ئەوە نییە کە ئەم کەسە فاشی لەو تەواو کەوت، ئەڵێ بەڵکو شەرمەزاری و سەرنەکەوتن لەوایە کە هەڵنەسێتەوە. ینی تواتە کە مرۆڤ کاتێک ینی قوتابیەک بۆ نمونە هەتا قوتابیەک جاری وایە زیرەکە شەوی امتحان نەخۆشەکەوێت، بەڵایەکیان بەسەرایەت لا قەدەر ئەڵڵا کەسێکی ئازیزیان ئەمرێت، باشە لە دەرسێکا 2 دەرسە ینی دەرناچێت، ئیتر کە ئابەلی ئەدات ئەم مرۆڤە کە ئابەلی ئەدات بێتاقەت ئەبێ ئەم قوتابیە بیرەکاتەوە چۆن ئەبێ من دەرەجەکانم کەم بۆ ئەمە نابێت بێتە هۆکاری ئەوەی کە
تۆ بڵێ کەسێکی فاشل متەواو ئەم ساڵ من ژیانم فۆتانە هەلی دووهەمت لە بەردەسە یەکەم مامۆساکان ئەزانن کە تۆ کەسێکی زیرەکیت دووهەم خۆت ئەتوانیت بۆ کۆششی خۆت چی بکەیت بە مامۆسا بڵێ مامۆسا شتێکی ئاوا بووە تا ئیمتیحان تەکاتەوە دەرەجەی باشتر ئەهێنی کەواتە ئینسان یعنی کە لە حاڵەتێکا کارێکت کردایە سەرکەوتوو نەبووی دەلالت نەو ناکە کە تۆ کەسێکی فاشلیت بە پێچەوانەوە بیرکردنەوەکەت ئەبێ وا بێت ئەم سەر نەکەوتنەوەکە ئەوەی ئەدیسۆن باسی کردووە ببێ بە هۆکارێک بۆی کە تۆ بزانی خەلەلەکە لەکوایە لەکووا تەقسیریت کردووە خۆ چاپ بکەیت و بەرەو سەرکەوتن بەڵام ئەمە شەر پێویستی بەوەیە کە تۆ کەسایەتێکی بەهێزت هەبێ ئەو کاتە بتوانانی سوود لە شکستەکانت وەرگری ئەو شکستانە خودت ئەو ڕێگانی کە تاقیت کردوتەوە سەرکەوتو نەبووتە وەکو بابەتێک تەماشای نەکەی کە ئیتر تۆ تاو ئەبێ کۆڵ لەو ئامانجە بێت کۆڵ لەو بابەتە بێت چونکە خۆیت لە خۆشیاوەش پێویستی بەوەیە کە تۆ کەسایەتێکی سەرکەوتو هەبێ بۆی نەڕۆخی خۆی ئەگەر سەیری مێژوو بکەی کەسایەتەکانی کە لە مێژووە تۆمار کراون ینی سەرکەوتوو بوون زۆرینەیان ئەگەر بیری لێ بکەیتەوە کەسانێک بوون ینی متمانەی زۆریان بەخۆیان بووە بۆیە خاڵێکی تر لەوانەی کە مرۆڤ بەرەو سەرکەوتن ئەبات متمانە بەخۆبوونە تۆ باوەڕت بەخۆت هەبێت لەو کاری کە ئەیکەیت لە دوای ینی ئینسان بەردەوام ئەبێ متمانی بەخوای گەورە بێت و باوەڕی بەخوا هەبێت ئەوە لە دوای خۆی پەروەردگار بڕوای بەخۆی هەبێت کە ئەتوانێت ئەو کارە بکات یعنی هێنری فۆرد لەگەڵ شەریکەکەی کاتێککە ئەڵێ دەستیان پێ کرد خاوەنی شەریکەی فۆرد ئەڵێ کە دەستیان پێ کرد بە ئیشەکەیان لە گەراجێکی بچکۆلەیە $300 پێ بوو سەرمایەکەیان $300 بوو دەستیان کرد بە چی سیارەیەکی کۆنیان هێنا مەچینەکەی هەڵیان گرت وردە سیارەیەکیان دروست کرد لە گەراجێکی بچکۆلەیە سیارەیەکیان دروست کرد ئەم سیارەیە ئەوە بوو لەگەڵ شەریکەیەکی یابانیە چیان کرد لەگەڵ شەریکەیەکی یابانیە ڕێکەوتنێکیان کرد کە ئەم سیارەیە مارکەیەکیان بۆ دانا و پیان فرۆشتنەوە بەڵام دوای شەریکە یابانیەکە بیرۆکەکەی لێ بردن چوو خۆی مارکەیەکی بۆ خۆی دروست کرد و ئینی کرد ئەمان لێرەیان نەکەوتن هاتن چیان کرد هاتن وتیان ئێمە بۆچی مادام خۆمان خاوەنی ئەوەین بیرۆکەمان پێیە ئەتوانین شت دروستکەین بابین سیارێکی تر دروستکەین هاتن سیارەیەکی تریان دروست کرد مارکەی فۆرتیان پێوە کرد خۆیان مارکەی فۆرتیان بۆ دانا یعنی خۆیان داهێنانیان لە ئیشەکە ئەوە نەبووە هۆکاری ئەوەی بڵێ کاکە تازە تەواو ئێمە ڕوخێنەوە فکرەکەمان دزرا و کۆتایی پێ هات فکری فۆرت خۆیان دایان نا مارکەکەیان بۆ دانا بووە هۆکاری ئەوەی کە تاوەکو ئێستاشەوە خۆی کابران نەماوە وەچەکەی هەر لێ ئەخوات و ناوکەش ماوەتەوە یعنی بڕوا بە خۆبوونەکە وای لێکردن کە وتی من ئەتوانم شتێکی تر بکەم دایمە ئینسان ئەو خاڵە زۆر گرنگە خودی خۆی خۆش بێت متمانی بەخۆی هەبێت باوەڕی بەخۆی هەبێت و دوای ئەو بەرەنگاربوونەوەی کەسەکانی بەرامبەر بە عاقڵانە نەک بەخوا نەخواستە هێرشکردنە سەریان و هەڵەشە و پەڵەشە و بڵێ من ئەو کارە هەر ئەەکەم نە چکە هەندێک کارجاری وایە سەرشێتانەیە تۆ ئەیکەیت خەڵکە بازێکە سەڵێ مەیکە بەڵام تۆ مصر لەسەر چکە تۆ داهاتۆکی ئەزانی چی ئەەکەیت پلانەکەی خۆتت داناوە دوای سەرکەوتو ئەبی ئینجا دوای ئەوان پەشیمانە بنۆڵن تۆ کە ئێمە هەڵە بووین تۆ ڕاز بوویت ئەمە ینی لە هەموو شتێک ئەتوانێت بەکاربیێن ینی غاندی تەنانەت دەوەتە قسێکی زۆر جوانی هەڵێ ئەو کەسانی کە بەردمان تێگرنەوە کە هات ویستی دەوڵەتێک دروست بکات و هندستان ڕزگار بکات لە دەسەڵاتی بەریتانی گاڵتەیان پێکرد وتیان شێت بووە وتیان شێت بووە گاڵتەیان پێکردنەوە بەڵام دوایی هۆکارەکەی ئەوەی کە لە بیرۆکەکەیان سەرکەوتوو بوو بە سەرۆکی هندستان دوای ئەوانی کە گاڵتەیان پێکرد یەکەم کەس بوون کە چوون پیرۆز بەیان لێ کردوینیان کەواتە دایمە ئەو کەسانە بزانە ئەو کەسانی بەرامبەر کە گاڵتە و پێەکەن لەوانەیە چۆنەڵێ ئەهان لە بەغیلیەکە لە حەسوودیەکە لە دوژمنایەتیەکە بێت ینی حەز ناکاتەوە ئەو شتە بکەیت بۆیە کە خۆتە بەڕازانی بەردەوام بە لەسەر ئیشەکەی ڕاهێنەری گەشتبەدانی برۆی سپاس بۆ سپاس بۆ تاوی زانیاریەکانت وان زوونە دەستخۆش